سڵاوتان لەبێ ئازیزانی شاشە ڕەنگینەکەی دیمەن گەڕامەوە لە بەرنامەیەکی نوێی مایکە سوورەکە بە کۆمەڵێک خەڵات و پرسیاری زۆر تایبەتەوە لە فامیلی مۆڵم بێگومان چاوەڕێم بزانم کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵات ئێوەش بەرن بۆ ئەوەی پرسیارتان لێ بکەم و ببنە خاوەن خەڵات با بڕۆین بزانین کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵات. سڵاو لێبێ باشی؟ خۆشباخۆ سەلامەت ناوی بەڕێزە؟ دانا. کاک دانا بە چیوە سەرقاڵی؟ وەڵای بەستی و سەرقاڵی بەم ژیانم سەرقاڵی. چ کارێک دەکەی؟ من پسپۆری شکاری نەخۆشیەکان. قەلب ساق بێ واتە لە دکتۆری دکتۆری مختبەر دکتۆری مختبەری گەشت ساق بێ. کارەکەتان قورس نییە؟ وڵای قورسە و خەتەرە و ناخۆشە و پیسە و ئیتر لەگە نەخۆش تەقعام لەکردنی. وایە ئەکید لە شتان ساق بێ. سەلامت بیا. گوڵە جوانت هێناوە بۆ پیاسە. چی بکەینە؟ لە شتان ساق بێ. هەر خۆ داتووی ئەندایکی مناڵانیشت وڵای لەگەڵا. ماڵانش دەکەمەوە لەو لایە سوڕێتەوە. بانگی ناکەی؟ بانگی ناکەی قسە وڵای بۆ بکە؟ مەشغوڵە. باشە بەخۆشی دیار بێ. نی لێمەوە. باشە پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبێتە خاوەن خەڵات. فەرموو. حەزەکەی پرسیارەکەت وەرزشی بێ ئاینی بێ؟ وەرزشی ئاینی وڵای بە زانستی بێگا بێ. زانستی بێ. پرسیارمان زۆر پێ بێگومان. خاکی کام وڵات بە پیترینە؟ بە چیە؟ بە پیترینە بە پیتە. کام وڵات؟ اختیار دێمێ بەرازیل، عێراق، ئێران، هندستان. بۆ میشیکەوە پریتی چییە؟ بە پیت. خاکی چ وڵاتێک بە پیترینە یعنی لە هەموو خاکێک زیاتر بە پیتە. بۆم کە پیت و فەڕ بە پیت و فەڕە یعنی چۆن بڵێ بۆ پشتوکاڵ بۆ حیوانداری. ئەوکەم بۆ اختیارەکانم بۆ بڵێ زەحمەت نەبێ. بەرازیل، عێراق، ئێران، هندستان. بەرازیل، عێراق، ئێران، هندستان. وڵای عێراق وڵاتی خۆمان وابزانم بۆ زەرعەت و شیوا گەلێ باشە بە پیترینە. بە پیترینە؟ بە تایبەتی کوردستان. پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات هاوکاریت ئەگەم بیگۆڕە. وەڵامێکی ترمان پێ بڵێ عێراق نییە؟ بەرازیل. بەرازیل؟ ئەکیدی؟ چوار اختیار بوو بەرازیل، عێراق، ئێران، هندستان. وتت عێراق وتم بیگۆڕە. وەڵامێکی ترمان پێ بڵێ؟ بەرازیل. بەرازیل. نایگۆڕی؟ ناوەڵە نایگۆڕ. تا دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستە؟ خەڵاتێکمان پێ بدەن؟ خەڵاتی ئێمێ بۆ بەڕێزت دەچیتە تێکساس چیکن لێ بە فرینان دەخۆیت. باش قوربان دەست خۆش بێ سپاس بۆ بەشداری. هیچ شتێکی خۆشمان بۆ باز ناکەی؟ وەڵای شتی خۆشتان بۆ باز. لە کاتی کارکردنا شتێکی خۆش ڕوویدا بێ؟ کاتی کارکردن وەڵاهی ژیانی ڕۆژانەیە کاتی کارکردن؟ ئیشیمە خۆشیتیان نیە بەڕاستی. نەخۆشە و دێت و ڕێ و عەسەبی و ئیتر بێتاقەتە و ئازاری هەیە لەگەڵیانە ئەوان عەسەبین. بەخودا هەر لەسەر کەسە لەسەر ئەخلاق و تربێتی خۆی ڕاوەستێتەوە. ئەکید هەیە یان نەرمونیانە لەگەڵ نەخۆش و هەیە نەوەڵاتوندە و هەیە قسەی خۆشەکە و نەخۆشش بەخۆی زۆر جار قسەی خۆش نییە مەسەلەن خاصەن هاوڵەکانی ئەوان لەگەڵیان بەڵێیانە زووتر نەتیجەکە وەرگرنەوە. بە تایبەتی ئەمە لە فریاکەوتنی ڕۆژاوین. بەڵێ لە شتان ساق بێ. خەڵکی ئیشی بە پەلا دەوێ و بەعەجەلێ وازە ئێمە ڕوحەکە لای ئێمە ڕاست ئێمە هۆکارێکین بۆ گەڕانەوەی ژیان بەڵام ئەوەل و ئاخیر ژیانەکە هەر بەدەست خوایە یعنی ئینسان نابێت تووڕە بێ عەسەبی شەرتە لەگە دکتۆر و ئەوانە. وایە ڕاستەکەی لە شتان ساق بێ سوپاس بۆ ماندووبوونتان. ئێوە پێویستن بۆ کۆمەلگا و بۆ وڵاتەکەمان هەر بمێن و لەش ساق دەستان خۆش بێتان جوان دەستە خۆش کاتێکی خۆشخوا لەگە سپاس. ئەو بەڕێزە توانی وەڵامی پرسیارەکەمان بزانێ. ئێستا دەچم دەپرسم بزانم کەی تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵمان من با بڕۆین. ئەوە چی
چی دەخۆن؟ ئایسکرێم ئایسکریم 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 سەرمادان نییە بە سەرمایە؟ مەرەقی کرد دەبی ئیلا ئایسکریم ئەخوا ئافرێتان بێ ناوی بەڕێزت؟ سروە سروە خان بەڕێزت؟ بەشار کاک بەشار خەڵکی کوێن؟ مووسڵ خەڵکی موسوان بەێ لە هەولێردا دەنیشن یان بە سەردەن هاتن؟ ئەوە تقریبا 17 ساڵ لێرەینم ئەی لە شان ساڵ بێ بۆ پیاسە هاتوونتە فامیلی مۆڵ؟ ئەو قسەم بۆکە تۆ هیچم بۆ ناڵێ بۆ دەبا بچمە لێ آخر کوردیەکەی زۆر باش نییە ئەو کوردیەکەی باش نییە ئێ بۆچی 17 ساڵە لە هەولێری بۆ کوردیت باش نییە؟ ئەمن لێرە ماوەندە بەسەوە بەخۆی ئەو لێرە نییە دەی باشە لە شت ساق بێ بەچیەوە سەرقاڵی؟ بەڵێ چ کارێک دەکەی بەچیەوە سەرقاڵی؟ ئەمن لە حەزانە ئیش دەکەم لە شت ساق بێ خۆش بیمەم ئیشەکەتان قورسە وایە؟ والله قرصة بخوي بس أجر يعني حازت لما دالي دتاني تحمل ئەکید بكي وایە هەر ئیشێک حەز بۆی هەبێ وايا زۆر زۆر ئاسان هەبێ هەرێ لەلا وەڵا. چەند قورسیش بێ وايا لە شت ساق بێ فامیلی مۆڵە پێ چۆنە؟ خوشة خۆشە؟ آه، چیتان باشە. کڕیوە؟ والله أشياء لبوي چونك بيجاما بارتي هيات بیجامە پارتیە ئەی گیانە أجا أشياء من كري لبوي زۆر چاکە پیرۆزی بێ ئیشەڵڵا خۆش بمن لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی؟ باشم باشی؟ عيبني زانیاریت پێ؟ تمام كري چونك ئێ زۆر چاکە پرسیارێکە لێ یەکەم کام جەنگە بوو کە حەفتا موسڵمان تێیدا شەهید بوو؟ والله أو بظن لا أوي باشا أو أسيا ئەو باشە؟ كام شو ما كاملين إنك جنگ بقاتيني حفظا كسمرت شو داين حربي جەنگێکە إيه. حەفتا موسڵمان تێیدا شەهید بوو یعنی ئەوەی قەدیمە یان بەڵێ سەردەمی پێغەمبەرە بەڵێ هەمانە هاوکاریتانەکەم جەنگی ئوحود إيه. جەنگی بەدر جەنگی عوشەیرە حەفتا بسلمان ئەحودە ئوحودە ئەحودە تەکیدی تاکیدە زۆر دڵنیای بەێ دەست خۆش بە وەڵامەکە زۆر ڕاستە سپاس. خەڵاتێکم پێ بدەن فەرموو خادەکەی بیدەوەی فەرموو تۆ وەڵامەکە زانی بۆیە خەڵاتەکەم مابەتۆ سەرکەوتوو بن ئەوە دەستنت تێکساس چیکەن لەوێ بە فرینان دەخۆن باشە بە قوربان؟ دەستەکان تا خۆش خۆش بێ بە قوربان بەرنامەکەی ئێمەتان بینیوە پێشووتر نا والله ويكم جارة یەکەم جارە مایکە سوورەکەتان نبینیوە؟ آخر هر دمشة تلفزيوني ناكم ئێ زۆر چاکە باشە لە شتان ساغ بێ شتێکی خۆشمان پێشکەش ناکەن بە سەراتێکی خۆش شتێک والله نوکتەیەکی خۆش أبا أول لبوتان شار أول بلي You want to sing also? وای Look, they will give you a gift. Okay? No? یاڵە مشکیلە نیە دەستان خۆش بێ سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس سپاسکەن ئەو خێزانە بەڕێزەش توانیان ببنە خاوەن خەڵات ئێوەش وەرن سەردانکەن بەو هیوای زۆرترین کەس بتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵ من با بڕێم زانی کەیتر دەتوانێت ببێتە خەڵات سڵاو لێبێ باشی چاو الحمدلله ممنون ناوی بەڕێزە غازي کاک غازی چۆنە بەم لە کوردی جوانانەوە هاتی بۆ فامیلی والله قلتم دايم اوهما دایم ئاو های بله الى ليش کوردی زۆر بله دەی لە شت ساق بێ ممنون. هەر خۆت هاتوویتە فامیلی اري والله من دارشم جات انا بس شو دكانك چوونە دوکانێک شتەکڕن اري ئێ والله زۆر چاکە بە خۆشی بێ ممنون بەچیەوە سەرقاڵی ڕۆژانە والله روجانا ايش نجارت كم ئیشی نەجارێکی ئیشەکەدان ئاسانەیان قورسە باشا والله الحمد بازار لله باشە باشا خەڵک الحمد شت لله دروستەکە شكر بخوا زور باشا لەخوا الحمد لله بەسییا بێ لە شتان ساق بێ لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی والله باشني ما باشنی؟ ناوە. هەینا هاوکاری دەکەم پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات ئەوجی لە کوردی جوانانە و لەبەر کردووە و بله پۆست کردووە هاتی بۆ فامیلی وەڵ چۆنە بێ بێ خەڵات بڕێیتەوە والله برمت باشا الحمد لله باشە پرسیارێکە لێ یەکەم گەورەترین شار لە قورئانی پیرۆزدا ناوی هاتووە کام شارەیە؟ گەورەترین شار لە قورئانی پیرۆزدا ناوی هاتبێت شارێکە والله كما كي مدينه بنظام ئاسانکاریت بۆکەم ئەرم بابل مەکە مكه بیگۆڕە وەڵامێکی ترم بەرەوە مەکە نیە والله ئەرم مەکە مەدینە مەکەت پێوتم وتم بیگۆڕە بله شارێکی ترم پێ بڵە والله ساينم بس لسوايا
بس ئەوەیە پێم وتی بیگۆڕە شتێکی ترمان پێ بڵێ ايه برمچه يا سێ الخضار اختیارە ئارم شاری ئارم بله بابل مەکە وتم مەکە بگۆڕە یەکێکی ترم پێ ئارەم. بڵێ ئارم بله تاکیدی والله اما خم اوي ديو بس اتو دهري درته نظام زۆر چاکە دەستخۆش وەڵامەکە مەمنون. زانی بوویتە خاوەن خەڵات ممنون سپاس فەرموو ئەو مەمنون. خەڵاتی ئێمە بۆ بەڕێزێ دەستت بەو هیوای خۆش. سوودی لێ ببینی ممنونم شتێکی خۆشمان بۆ بەس ناکەی چه برم بەسەر هاتێکی خۆش ها کارو قاسي بيتكن لە شتان ساخ بێ. اره والله سپاس الحمد بۆ بەشداری ممنونم، لەش ساخ سپاس. بێ. ممنونم. خواحافیز بێ و خوا ممنونم. لەگەڵ. دەست سپاس. باشی ناوی بەڕێزە كاروان کاکاروان ئێوە کاکەیە او دكتور تۆش قسەمان بۆ بکەی ئەو برادر بۆ لێک جابوونەوە برادری وەرە لە زۆر باشە بە چێ سەرقاڵی والله كاري روجاني دكم لێ لەش ساوێ چۆنە هاتوونەتە فامیلی مۆڵ والله هر بياسك ما كر باشە فامیلی مۆڵتان پێ چۆنە زور خوشة زور باشا زۆر خۆشە و زۆر باشە والله. شتان کڕیوەیان لا والله زاري وادا قرن تازة داخلي باشا. فاملي مور ئەی بني لەگەڵ پرسیارە وەڵامە چۆنی والله خراب خراپی اري والله ئەگەر ئاسانکاری بۆ بکەم ايوه تشتكي ئێدە باشە پرسیارێکە لێ یەکەم بەڵێ. وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات امر باشە باشا کۆتا گۆڵی مۆندیالی 2024 کێ بوو ام بابي ئێمپاپێ بله دیارە باشی لە وەرزشە والله زور متابعي ورزش دكم بەڵێ زۆر زور باشە متابعي توباني دكم زۆر باشە بەڵێ. دەستە خۆش بێ زۆر وەڵامەکە سپاس. ڕاست بوو زور بوویتە خاوەن خەڵات فەرموو سپاس. ئەوە خەڵاتی بەرنامەی ئێمەیە بۆ بەڕێزە دست خوش شتێکی خۆشمان پێشکەشکە بە سەراتێکی خۆشم بۆ بگێڕەوە والله بس سراتمي وتصادف تجوما قلنا عرف صبنا ذكر بۆچی لا والله ئێستا زەرێ کرد تۆ قسەت کرد لا والله الزرر ويتا خاوەن خەڵات. لا دست خوش بي خۆش زور بێ. ئەو سپاس کاکەیە یادگاریتان چی هەیە بەیەکەوە والله لەگەڵی يادگاري ما عدل بيكوينا الى لك وقت دوام نبي باشە هذا ئەدە شتی زۆر خۆش ڕوو ئەیاکە بەیەکەوەی قاسك بزاين بشك مج کاک دکتۆر فەرمو قسێکمان بۆ بکە تۆش سڵاو لێبێ سلااو دەویست نای بەڕێزە حربی کاک حربی وتی دکتۆرە دکتۆری چی دەرمان ساس دەرمان ساس ئیشەکەتان قورس نییە نعتیادینەوە ئەو ناوی ئەو هەموو دەرمانە بێ لە بەرکەی بزانین بۆچی ڕۆتین وەتە ڕۆتین بەڵێ. لەشتان ساخ لە یاخوا سپاس. چۆنە هاتوونەتە فامیلی مەڵەر بۆ پیاسە هاتوونیان بۆ شکڕینیش هاتوینە و حەسەب شتەکان ئەگەر عقلمان ئەگەر بەدڵە بوو شەکڕی بەڵێ زیاتر حەز لە چ شتێکە بیکڕی جلوبەرێک بەخوای زیاتر پیا حەزی لە جلوبەرگە ئەڵەن ژن زۆر حەزی لە جلوبەرگە ئەوشتانەیە ئەڵەن ژن زۆر حەزی لە جلوبەرگە والله هەر ئەوەیە هیوایەتە یعنی ئەمن مثلا کازمێر سەعاتە جلکە پێرفۆم ئەوانم حەز لێ زیات زۆر چاکە لەش ساق بێ و هەر لە خۆشیابی پرسیارە لێ بکەم دەتوانی وەڵامەکەمان بیتەوە فەرمو یانە بێ اختیارێ بەمێ والله تر بەدڵی خۆتانگە قورس نەبێ اختیاری نایە باشە ئەو نوێژە کامەیە کە چاکەکەی یەکسانە بە 360 چاکە نوێژێکە خێرەکەی یەکسانە بە 360 چاکە لاگەر ئاسانکاریمان بۆ بکەن باشە نوێژی زوحا ليلة القدر ویتر ضحا پێما بچووکە لەیلەت القەدر زیاترە لە ئەگەر خوا قبولکە زیاترە بەڵێ لەو کاتە خێر من ئەلفی شەهر نوێژی ویتر ویتر ليلة القدر ضحا پێم وابی ضحایە ئەکیدی هی پێم وابیتە تەواوە دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم بنێ ئەوە تۆش خەڵاتێکت بردەوە زۆر سپاس بە خۆشی بەکاربێنن ئەوە خەڵاتی تێکساس چیکنە دەچن لەوێنان دەخۆن بێ بەرامبەر شتێکی خۆشمان بۆ بگێرەوە کاک دکتۆر لە کاتی کارکردنا کارکردن وڵای ئەنواع شت دێتن بەڵام پێش شتێکمان بۆ باس لە یادمان نەوێتن ئەگەر ئەنواع شت دێتن باشە سپاس بۆ بەشداری دەست خۆش بێ کاتێکی خۆش سپاس ئەو دوو بەڕێزەیەکەم جار ویستیان قسەمان بۆ نەکەن بەڵام قسەیان کرد هەردووکیان بوو نەخاون خەڵات ئێوەش وەرن سەردام بکەن ئەوها جوڵامی پرسیارەکانم بنەوە شتی خۆشم پێشکەشکەن و دەم نەخاون خەڵات با بڕای گوڵی پێەیە ئەو گوڵە جوان
جوانە چییە؟ زۆر سپاس حیاتم. کێ بووی هێنای ڕەفیقەکەیان خۆت کڕیتە بخۆت خوشکتە؟ عید میلادی ئەوڕۆ. عیدی میلادێتی دەیتە من درێژ بێ ئیشەڵڵا. ناوت چیە تۆ؟ زەهرا؟ ئەو گوڵە جوانە؟ فاتمە. زەهرا و فاتمە ئەو ناوە خۆشانە کێ لێی ناون؟ وڵی خارم. خارت؟ ئەری وڵڵا. باشە ئەی دایکە بۆ ناوی لێنە ناون؟ دیارە دایکە زۆر خاڵتی خۆشەوە و دیری قەینا تۆ ناویان لێ بێ ڕەبی خوا لێیکیان نەکا. بچی بە قوربان هاتوونەتە فامیلی مۆڵ بۆ عیدی میلادی خوشکەکەت ڕۆژی والله بس ئیشم هەیە دوو دقە بدەچم. ئێ زۆر چاکە ئەو تووشی من بوون قەی ناکە پرسیارتان لێگەم بۆی ببنە خاوەن خەڵات بەچیەوە سەرقاڵن ڕۆژانە چ کارێک دەکەن تێنەگەیشتم. چ کارێک دەکەی ڕۆژانە دەوام دەکەیتە لە بێیت نا والله من مۆزەفم لێرەیە. مۆزەفی لێرە لە فامیلی مۆ ئەری والله زۆر باش پرسیارێکتان لێ دەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات نەخۆشی فۆبیا چییە؟ سێ اختیارتانەیەمێ ترسی زۆر خەمۆکی دڵە ڕاوکێ ترسی زۆر تەکیدی تۆڵی چی؟ عینی ئەوە دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاستە خەڵاتێکم پێبەن خەڵاتی بەرنامەی ئێمە بۆ بەڕێستان بۆ هیوای سوودی لێ ببێنن سپاس بۆ بەشداریتان دەمەند درێژ بی خۆشی لەدایکبوونی پیرۆز بێ خۆش بە قوربان سپاستان دەکەم دەستان خۆش بێ ئەو کچ جوانانش بە یەک چەپە گوڵەوە بوونە خاوەن خەڵات ئێوەش وەرن و سەردانکەن بۆ ئەوی ئێوەش ببنە خاوەن خەڵات با بڕۆین بزانین کەیتر دەتوانێت وەڵامی پرسیارەکانمان بزانێت و خەڵاتەکانمان بباتەوە با بڕۆین ئەو برادرە بۆ ڕۆی والله نازانم دەوانی کە با بێت قسەمان بۆ بکەیت قسە خۆشە چێ ئەوە قسەی خۆش دیارەوەیە قسەی خۆشتان بۆکە بەخوای زارمە دە باشە نای بەڕێزت تەحسین کاک تەحسین بەچێوە سەرقاڵی کاک تەحسین والله خەریکی ئیشینە خەریکی ئیشیت بەڵێ زۆر چاکە لە شستاغ بە چۆنە هاتوونەتە فامیلی والله دەگەت برادەران بۆ پیاسە هاتوونیان بۆ شکرین والله لۆ پیاسەی فامیلی مۆڵتان پێ چۆنە خۆشە خۆشە زۆر باشە ئەی شتێک خۆشمان بۆ باز ناکەی والله چی نزانم سیر دەکردم لە دوورە حەز دەکرد قسەم بۆ بەخوای بکەیت چی نزانم بۆ برادەرەی ئەو برادرە شتی خۆشە زانێ ئارێ ئەڵاوشڕۆی یادگارێکی خۆش هەیە لەگەڵی بۆم باسکەی بەخوای نیتم ئەی لە کاتی ئیشکردنا والله نیتم هیچ نییە هیچن یە پرسیارەکەی بکە با بڕۆ بەس خەمیەوە دە پرسیارەکە بکەم و بڕۆی بەڵێ دا شتێکی خۆشم پێشکەش نەکەی بەخوای نازانم نوکتەیەکی خۆشم بەخوای نازانم دەنگە خۆش نییە گۆنانێک مامە بڵێ باشە پرسیارێکت لە یەکەم دۆلفین سەر بە چ جۆرێکی ئاژەڵە دۆلفین بەڵێ سەر بە چە جۆرێکی ئاژەڵە ئاویە بەڵێ ئاویە ئێ. بێگومان بەڵام سەر بە چ جۆرێکە لە چ گروپێکە والله نازانم ئاسان بڵێ. کاری نازانم ئاویە وەڵامێکم پێ بڵێ ئەگەر خەڵەت بوو ئەڵم بیگۆڕە ئاویە هیچ 100% ئاویە دۆلفین قابلە لە وشکانیە بژی بێلێ وشە ئاویە ئێ ئاویە دیچە نازانم سەر بە چ گروپێکە گروپ وەڵام گروپمان زۆرە باڵندەمان زۆرە شیردەرمان زۆرە دوای گۆشتخۆرمان زۆرە شتێکمان پێ بڵە دەی چی و چ بوو ڕۆژی خۆشە هەر پێکەنی گۆشتخۆرە گۆشتخۆرە ئەکیدی تاکیدم نا بیگۆڕە شتێکی ترە گۆشتخۆر نییە ئەی گروپەکەی شتێکی ترە ئەخ گروپەکەم لەبیر کرد ئێ بۆ لە بیرێک بۆ لە بیرەکەی کاک تەحسین نازانم چی و چ بوو دۆلفین سەر بە چ جۆرێکی ئاژەڵە ئێ ئاویە دای ئاویە خۆ لە وشکانیە ناژی دۆلفین گروپیان هەیە گروپ. شیردەرەکان گۆشتخۆرەکان شیر دەرەکە تۆ دەڵی شیردەرەکانە باڵێ ئەکیدی باڵێ زۆر ئەکیدی تاکیدم دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات کاک تەحسین عزیز فەرموو دەست خۆش بێ ئێوە خەڵاتەکەش بردە شتێک خۆشم پێشکەش بەخوای نازانم ئەی بۆ هەر پێەکەنی بەخوا بەچی بەس پێکەنی نازانم بەس پێ بڵە بەچی پێکەنی هەروە ڕووخۆشی دایم ئەرێ والله
باشە سپاس بۆ بەشداری دەست خۆش بێ زۆر مەمنون زۆر سپاس سەرچاو سڵاو لێبێ باشی باشی بەخوا تۆ زۆر قسە خۆش دیاری بۆ ئێویستە بڕۆیت ناوەڵە قسەی خۆشی چی کا قسە خۆش شتێکی خۆشم بۆ باسکەن وڵی بارانێکی خۆش باری بەس لە بۆ لافاوەکە بڕێک ناخۆش بەداخەوەی هەندە شوێنی چەمچەماڵوانەی گرتەوە بەداخەوە بەس هەولێر جەوەکەی خۆش و بارانەکەمان زۆر بەدڵ بوو ئەو دوو ڕۆژە بارانەکەمان زۆر بەدڵ الحەمدوللا ئیشەڵا بارانی بەڕەحمەتە بێ ئینشاڵڵا، ناوی ئینشاڵڵا. بەڕێزت چییە؟ مامۆستا سوارە شێخ حوزێنی خەلکی هەولێرم دەی لە ساغ بێ مامۆستایت بەڵێ مامۆستای چی دەرسێکی؟ مێژ و زانست بنەڕەتینە پسپۆری زۆر گرنگ نیە لە ئیمە دایمەن دەگۆڕێت بەڵێ لەشتان ساغ بێ سەرکەوتوو بن ئیشەڵا سپاس، سەلامەتی. باشمەلای ئەو کاکەیەش سڵاوە لێبێ سلااو لە تۆ سپاس ناوی بەڕێزێ زۆزک مامۆستا زۆزک بەێ بەێ لەش ساغ بێ ئەو لێک مەکتتەبیش داوامەکەن ناوەڵە نا ئەوم زای لێک مەکتب بەس داوامەکەن برادەرین زۆر لەگەیەکی چەند ساڵە برادرن وڵە 12 ساڵە هاوڕێی بە وەفا بەڵێ ئیشاڵڵا خوا لێکتان نەکە ئیشەڵڵا مەمنون لەگەڵ ئێوەش چی یادگارێکی خۆشتان هەبێکە کە قەت بیرتان ناچێتەوە وڵی گەشتمان زۆر کردی لەگەی خواردنمان لەگەیەک زۆر خواردووە خۆتان دروستان کرد و خواردنەکان لە سەفران جار دروستمان کردووە کامتان دەستاوتان خۆشترە وڵە مامۆستا زۆزک باشترە چی دەزانی دروستکەی مامۆستا زام گۆشت سۆکەمەوە بەس گۆشت سۆرکەیتەوە دیارە زۆریش حەز لە گۆشتە لە گۆشتی خۆشتر هەیە ناوەڵا زۆر خۆشە بەتایبەت بە برژاوی و بە تشری بوو لەسەر بەسیمان بوو باسمان کرد ئیشارە لە خزمەت دابین زۆر مەمنون نانمان خواردو دەست خۆش و بەسەونە بە خۆشی باستان کرد گاڵتەتان لەگەڵاکەم سەرکەوتوو بن ئیشەڵا مامۆستاگەن جنابتوانیت ئەو ستافە و تەلەڤیزیۆنی تەلەڤیزیۆنی دیمەن دیمەن بەڵێ سپاس دەکەم بەرنامەی مایکە سوورەکە ماکە سوورەکە. یا سۆرەکە سۆرەکە سۆرەکە. من خەڵکی سلێمانیم لە ئێمەڵێن سوور بەڵام ێوەڵێن سۆر گوڵی فەرقی نییە ئمە قەڵەوی دەکەین گوڵی سۆر گوڵی سۆر ڕۆز یس ڕۆز گوت تینکیو مامۆستاگیان لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی وڵی ئەگەر هەت بزانم خۆشە دیارێکم بدەنێت شتشی بەسەر باشە چاو، بەسەر ئەگەر چاو، نەزانویش قسە ناکەم و هاوکاریتانەکە ماسانکاریتان بۆکەم پێم خۆشە ببنە خاوەن خەڵەت بەس ئەبێ شتێکی خۆشم بۆ باسکەن بەسەر هاتێکی خۆش با تۆزە پێ بکەنم هیچ پێ نەکەنیوم مامۆستا زۆزک چی بەجێ نایەتەوە ئێستا حەزمانی بزان سوالەکەی ئاسان بەس بەسەر چاو من ناڵم اختیارتانێمێ بۆشتان ئاستانەکەم زۆر بەتان ئاستانەکەم بەس ئەبێ شتێکی خۆشم بۆ باسکەن ئوستای سوال تەجروبە بکە بزان سوالەکە چییە هەتا باشە پرسیارتان لێکم تیمساح دەتوانێت چەند ساڵ بێ خواردن بژی ئیمساح چەند ساڵ بێ خواردن بژی بەڵێ اختیاریشتانەیەمێ پێم خۆشە ببنە خاوەن خەڵات 2 ساڵ 4 ساڵ 6 ساڵ زۆرەکەی باشتر نییە کاوەکەی باشتر 2 ساڵ تۆ دەڵێ 2 ساڵ پرسیارێکم بکە پرسیارێکتر لە تۆ بکەم نا مامۆستا شەشەکەی بووە ئەم دەرێم شەش قاتری تۆ دەڵێ 6 ئاخر بێ هەردووکتانە سەریە وەڵام ڕێ بکەون مامۆستا شخص چیە کو دەوی ئاخر بێ یەکەون برادر ڕامە بە دیموکراتەتە برامە بە دیموکراتەتە ساگەلە زۆر دووەکە ئەوە مامۆستا گوتی دوو تۆش دەڵێ دوو ئەوش دەرەم دوو ڕاست تەواوە مستەقر بوون لەسەر دووەکە دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاستە بوونە خاوەن خەڵات دەستە خۆش بێ فەرمونون ئەو خەڵاتی ئێمەیە بۆ بەڕێستان دەچنە تێکساس چیکن لێ بە فری نان دەخۆن باسی خواردنمان کرد بەسەر چاوتەوە ئەوە دەچن نان دەخۆن بە فری باشەوە بۆ هەردووکتانە سپاسان دەکەین دەستان خۆش باسی خواردنمان کرد وتم با کارتێکی خواردنیان بەمێ زۆر مهمە دیارە حەز لە خواردنی خۆشە لە هەیکەلی دیارە لە ماڵەوە چ خواردێکی ماڵەوە زۆر زۆر بەلاوە خۆشە خێزانە چ خواردنێکی زۆر خۆش دروست دەکات زۆر حەزیە مامۆستا دەرێ دۆڵمەم زۆر حەز لێە دۆڵما دۆڵمەی هەولێریان تایبەتە باسیەکەن دایە مەڵەن زۆر تایبەتە ئادی کوتەوە پراسی لە بندادرێن شتێ بندادرێن ئەڵڵا کە خۆشە برسی دانەوەش نەکەم برسی تامیە تازە نانما خواردن بەداخەوە یۆڕۆ خۆشتر لە خزمەتدا دەبن بە قوربانم خزمەت لە ئێمەوە ئینشاءالله لە خزمەتدا زۆر مەمنون مامۆستاگیان باشە دەی شتێک ئەوە خەڵاتەکەتان بردەوە شتێکی خۆشم پێشکەشکەن شتی خۆش بەسەرهات نوکتەیە یادگارێکی خۆش
والله یادگاریمان زۆرە نقطەی خۆش بەسەرهاتی زۆرمان هەیە بەس ئێستا و دەما شتێک کە بیرتان نەچێتەوە ها هەر کاتێ بیرتانەکەێت و پێکەنینەتانگرێ زۆرمان وامان لێە زاروی ئینسان زۆر نکتی هەیە لەو وجدان ئینسانی بەس دەگەی حدەش یازم لۆ دەبیتەوە ڕاستەکەی ئەو ساڵ کۆبنەوەمان بوو لە قوتابخانە منداڵەکان بەڵێ خواردنیا هێنابوو ئەمنیش نەمدەزانین چ بکەم هەر ئەوی دەهات قاپێکی دەینا دەیگۆ بخۆ بابە پێم ناکرێت هەموو تووڕە دەبین نەخۆی هەموو لە تەنیشتم دانا بۆ قاپەکانێ لەبە خاتریوان هەریەک و هەندێکم لێ خوارد یاخوا خاتری خۆش ڕۆژەی خۆش بۆ ڕۆژی هەر لە خۆشییا بنی شەڵام و کاتێ بە خۆشی کۆبنەوە بەڕێزی زۆر سپاس مامۆستاگیان لە شانستاخوێ زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوەی بەڕێستا قسەم کرد ئەمەش خۆشحاڵی زۆر سپاس سلامت دەکەی زۆر سپاس انشاءالله هەر سەرکەوت دەبی و دەستان خۆش بێ بەرنامەکەت لە قۆراغە وەرە قۆراغش زۆر باشە مەمنون ئیشەڵا پشتیوان بەخوای گەورە زۆر سپاسانەکەم سپاسان دەستان خۆش دەکەین، بێ دەستان لە خۆش. شانستاخ بێ کاتێکی خۆش سپاس خواتان بۆ دیارە کەشتا نوشی گیانتان بێ و ئافرێتان بێ سپاس، زۆر سپاس سلام. مامۆستاگیان سپاس. خواتان لەگەڵ بێ سپاس. زۆر سپاس سپاس. خواحافیز بێ ئازیزانم ئەم شێوە هاتوونە کۆتایی بەرنامەی ئەم شەی مایکە سوورەکە بەو هیوای بەدڵی هەموو لایەک بوو بێ لە کۆتاییە دەمەوێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم حەمە فاشیۆن بۆ دابینکردنی جلوبەرگەکانی من هەروەها تێکساس چیکن براندی ئێڤرۆشە دیجیتال سیتی و ئەربێلا باغی خاتینا و فامیلی باربەر ئەن ساڵۆن تا بەرنامەیەکی تر بە خواتانە سپێرم هەر شاد بن و خواتان لەگەڵ